ئایا دەزانیت ئەگەر دوو مانگۆنی و ڕاهێنان بە مێشکت بکەیت چی ڕوودەدات؟ لە سەردەمی ئەمڕۆماندا زۆرینەمان کێشەی لە بیرچوونەوە و خراپی تەرکیز و یادگەمان هەیە. بە خێرایی زانیاریە گرنگەکانمان لەبیر دەچێتەوە، بەڵام زانیاریە ناپێویستەکانمان لەبیر دەمێنێتەوە. لە لەبەرکردن خاوین و خێراش ئەوەی کە لەبەرمان کردووە لەبیری دەکەین. من ئەمڕۆ چارەسەرێکت پێ دەڵێم کە لە هەموو ئەوانە ڕزگارت دەکات. ڕێگایەکی قورس نییە، تۆ تەنها پێویستە کە ڕاهێنان بە مێشکت بکەیت. لە پرۆگرامی چالاکردنەوەی مێشک و بەهێزکردنی یادگا لە ئاوات ئەکادیمی چەندین کەس لە ڕێگای ڕاهێنانکردنەوە توانیویانە بگەنە ئاستێکی بەرز. لەم پرۆگرامەدا ئەم ڕاهێنانانە دەکەیت. ڕاهێنانەکانی تەرکیز و سەرنج کە یارمەتیەکی زۆر باشمان دەدەن بۆ ئەوەی لە پشێوی و شپرزەی مێشک دەربازمان ببێت. تەکنیکەکانی یادگا، ڕاهێنانەکانی فراوانکردن و خێراکردنی چاو، خێرا لەبەرکردنی بینینی، خێرا لەبەرکردنی بیستنی، خێرا بینین، خێرا بیستن، سیستەمی سەرەکی کە بەم تەکنیکە بەشداربوو دەتوانێت قورئانی پیرۆز بە ژمارەی لاپەڕەوە لەبەر بکات، وەک دکتۆر زاکیر نایک. تەکنیکەکانی فلاشکارت و نەخشەی زەینی، سیستەمی خۆراکی بۆ مێشک، وەدەیان ڕاهێنان و بابەتی دیکە کە لەلایەن مامۆستاکانەوە بە شێوەی ڕاستەوخۆ پێشکەش دەکرێت. پاش خوێندنی تەکنیکەکان و ڕاهێنانەکان بەشداربوو لە توانایدا دەبێت کە لاپەڕەیەک لە ماوەی کەمتر لە 5 خولەک لەبەر بکات. و هەروەها دەبێتە خاوەن تەرکیز و یادگەیەک کە 10 بۆ 15 هێندە بەهێزترە لە یادگەی خۆی. و بەهۆی ئەوەی بەشداربوو گۆڕانکاری لە سیستەمی خۆراکیدا دەکات و کاتەکانی ڕێکدەخات، نەک تەنها مێشکی بەڵکو هەموو ژیانی دەبوژێتەوە. هەر لەبەر ئەمەیە کە بەشداربووان پرۆگرامی چالاکردنەوەی مێشک بە گەشتی ژیانەوە ناو دەبەن.